وأن هذا صراطي مستقيما فاتبعوه ولا تتبعوا السبل فتفرق بكم عن سبيله ذلكم وصاكم به لعلكم تتقون. إن الحمد لله نحمده تعالى ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا، من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله الواحد الأحد الفرد الصمد الذي لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد، وأشهد أن محمدا عبده ورسوله بلغ الرسالة وأدى الأمانة ونصح الأمة وجاهد في الله حق جهاده. يا ربنا لك الحمد حمدا كثيرا طيبا مباركا فيه. بیسەرانی خۆشەویست، وا جارێکی تر لە بەرنامەیەکی نوێی لە حەڵقەیەکی نوێی بەرنامەی ڕاستکردنەوەی چەمکەکان هاتینەوە خزمەتی ئێوەی خۆشەویست و بەڕێز. لە بەرنامەکانی ڕاستکردنەوەی چەمکەکان وەکو هەموو جارێک دووبارەی ئەکەینەوە لە سەرەتای بەرنامەکانەوە، ئێمە مەبەستمان ئەوەیە کە ئەو چەمکەی یا ئەو چەمکانەی کە ئەمڕۆ لە نێوانی مسلمانانە بۆتە هۆی ئەوەی کە پەرتەوازایی و دووبەرەکی لە نێوانی مسلمانانە بنەنەوە، ئێمە هەوڵ ئەدەین ئەو چەمکانە ڕاست بکەینەوە، بە تایبەت چەمکی بیدعە کە وەک دووبارە و سێبارە ئەیڵێینەوە کە چەمکێکە بەڕاستی دوژمنان توانیمیانە ئیستیغلالی بکەن و بە ناڕاستەو خۆی بیکەن بە هۆکارێک بۆ ئەوەی تەفریقە و دووبەرەکی لە نێوانی مسلمانانە بنەنەوە. چەمکی بیدعە چەمکێکە خۆی لە حەقیقەتە بۆ ئەوە زانایان یان پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم جەختی لەسەر کردووە، یان شەریعەتی ئیسلام کردوێتی یاسایەک بۆ ئەوەی کە ئاینی ئیسلام بپارێزێ لەوەی کە دەستکاری بکرێ، لەوەی کە تەفریقە و دووبەرەکی لە نێوانی مسلمانانە دروست بکرێ. یعنی بیدعە خۆی لە ئەساسە بۆ پاراستنی شەریعەت و یەکریزی سەفی مسلمانانە، نەوەک بۆ پەرتەوازایی دروستکردن لە نێوانی مسلمانانە و تێکدانی ئەحکامە شەرعیەکان. ئەمڕۆ بەداخەوە هەندێک لە مسلمانان بە نەزانینەوە، هەندێک لە دڵسۆزان بە نەزانینەوە ئەم چەمکە بەکاردێنن یا ئەم مستەڵەحە بەکاردێنن بۆ ئەوەی کە زیاتر و زیاتر تەفریقە لە نێوانی مسلمانانە دروست ببێ. جا ئێمە حەز ئەەکەم لێرەیە و لە هەموو کاتێکە ئاماژە بەوە بکەم کە ئێمە زۆر لە هەموو کاتێکی تر زیاتر پێویستمان بەوە هەیە کە یەکگرتووی نێوانی مسلمانان یان یەکڕیزی لە نێوانی مسلمانانە بپارێزین، بە تایبەتی لەم زروفە سەختەی کە ئێستا تێکەوتین. خۆشەویستەکانم، یەکێکی تر لەو بابەتانەی کە بۆتە مایەی ئەوەی یا کراوەتە مایەی ئەوەی کە تەفریقە زیاتر لە نێوانی مسلمانانە دروست بکات، مەسئلەی حکمی شەرعیە، لە حکمی شەرعی یادکردنەوەی لەدایکبوونی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم.
مەسئلەکە تەنها احتیفال گێڕان و ئاهەنگگێڕان نییە، مەسئلەکەی یادکردنەوەی لەدایکبوونی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم، یادکردنەوەی لەدایکبوونی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئایا چەند شەرعیە و چەند شەرعی نییە. طبعا پێش ئەوە حەزەکەم ئەوەتان یاد بخەمەوە کە پێشتریش باسمان کردووە، ئەم مەسائلانە کە خلافی تایە لە نێوانی مسلمانانە، لە نێوانی ئەهلی حەق و ئەهلی ڕاستیە، کە زانایانی ئەهلی حەق تایە دوو ڕەئی و سێ ڕەئی بگرە زیاتری جاری وا هەیە دروست بووە لە نێوانیانە و خلاف هەیە لە نێوانیانە، مەسائلێکی ئیجتیهادین یعنی فەرعین، قابلن بەوەی کە مسلمانان ئیجتیهاد و زانایانی ئیسلام ئیجتیهاد و کۆششی تیا بکەن. یعنی ئەم مەسائلانە مەسائلێکی بنەڕەتی و ئوسولی نین کە قبولی ئەوە نەکەن ئیجتیهادی تیا بکرێ. مەسائلە ئوسولیەکان نابێ ئیجتیهاداتی تیا بکرێ، بەدەقی ئاەتی قورئان، بەدەقی فەرموودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، بە ئیجماعی زانایانی ئیسلام یەکلا کراوەتەوە. بەڵام هەندێ مەسائل هەیە وەکو ئەم مەسئلەی کە ئێستا ئەمڕۆ ئەمانەوە قسەی لەسەر بکەین کە یادکردنەوەی لەدایکبوونی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم، و هەندێ مەسئلەی تریش کە ئاماژەمان کردووە پێشتر و لە پاشتریش ئاماژەی پێکەین، و هەندێ مەسائلی تریش کە ئێمە ئاماژەی پێ ناکەین کە ئەوەندە زۆرە بە سەدان هەزار مەسئلە ئەبێ. ئەم مەسائلانە مەسائلێکی فەرعین و ئیجتیهادین، قورئان یەکلای نەکردوتەوە، حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکلای نەکردوتەوە، بەڵکو ئاماژەی پێ کردووە بە جۆرێک لە جۆرەکان کە زانایان کۆششی تیا بکەن و بگەن بە بۆچوونێکی ڕاستیایە. یادی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم، زانایان ئەتوانم بڵێم بەعام ئاڕاکان دیارە چەند جۆرێکن، بەڵام هەمووی ئەتوانین کۆ بکەینەوە لە دوو ڕەیە. کۆمەڵێک لە زانایان ئەڵێن یادکردنەوەی دروست نییە و بە باشی نازانن و بە بیدعی ئەزانن، بەڵام نەک ئەو بیدعی کە گومڕابوونە وەکو كل بدعة ضلالة، بەڵکو لەو بیدعانەی کە بە سەیئە ئەزانن. لە مقابلە کۆمەڵێکی تر لە زانایانمان ئەفەرمن بگرە دروستە و هیچ ناشەرعیەکی تیا نییە و سنەیەکی حەسەنەیە، سنەیەکی سەیئە نییە. ئەوانەی کە ئەڵێن دروست نییە، ئەوانەی کە ئەڵێن دروست نییە و سنەیەکی سەیئەیە، بەڵگەکانیان بەم شێوازە، یعنی زیاتر ئەتوانی بڵێ کۆی بەڵگەکانیان لەسەر ئەم خاڵانەیە. یەکەم ئەڵێن لە قورئانە ئاماژەی پێ نەکراوە، یعنی ئاەتی بەڵگەی قورئان نییە، هیچ بەڵگەیەکی قورئان نییە لەسەری، و حەدیثی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەسەر نەهاتووە و صحابەی پێغەمبەر صلی الله عليه وسلم نەیان کردووە و سەلەفی ئومەت و پێشینانی ئومەت نەیان کردووە. و ئەمە ئەبێتە مای ئەوەی کە هەندێک زیادەڕەوی و کاری ناشەرعی تیا بکرێ، وەکو بەکارهێنانی مۆسیقا و بگرە یعنی تێکەڵبوونی ژن و پیا و ئەو جۆرە شتانە، بۆیە بە پەسەندیان نەزانیوە. هەموو کۆ بەڵگەکان یعنی لەسەر ئەم قسانە دامەزرێن کە ئێستا عەرزم کردن. ئەوانەی کەش کە ئەڵێن یادی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم دروستە و طبعا ئەو عالیمانەی کە ئەڵێن دروست نییە، زیاتر شێخ الئیسلام ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێ ئەو ئاماژەی بەوە کردو و پێشتریشی لەوانەیە هەندێک لە زانایان وتویانە، بەڵام حتى تەنانەت ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێ
ئەفەرمێ ئەمە وەکو بڵێ تەقلیدی یەهود و تەقلیدی نەسارایە، تەقلیدی نەسارایە کە ئەوان یادی لە دایکبوونی پێغەمبەر عیساکەن، نابێ مسلمانان ئەوە بکەنەوە و هەندێک مەعاسی و تاوانی تیان ڕوەدا، دیارە لە سەردەمی ئەوە وا بووە، بەڵام هەر خۆی لە ئیقتیضای سیرات المستەقیمە ئاماژە بەوە ئەکات کە ئەگەر کەسێک بە نیەتێکی باشەوە ئەنجامی بدات و نیەتی لاساییکردنەوەی گاورەکان نەبێت، مەئجوورە و ئەجری دەست ئەکەوێت لەسەری بە پێی ئەو نیەتەی کە نیەتە چاکەی کە هەیبووە. تەنانەت تەماشاکە ئەویش یعنی نەرمیەکی نواندووە لە بابەتەکە و لە پاش ئەویش زیاتر ئەم مەسئلە لە سەردەمی ئەتوانی بڵێ دروستبوونی دەوڵەتی سعودیەوە وەکو بڵێ کە لەسەر بنەماکانی شێخ محەممەد عەبدولوهاب دروست بووە، زیاتر ئەوان وەکو بڵێ جەخت لەسەر ئەوەکەن کە یادی لەدایک بوون دروست نییە و بگرە هەندێک لەو مامۆسایانە و مەلایانەی کە لەو وڵاتە هەن زۆر زیادە ڕەویشیان کردو، توندڕەو بوون لە ئەحکامەکانیانە. تەنانەت ئەگەر باسی کەسێک بکەن بە خراپی و بیانەوێت مەسەڵەن بە بیدعچی لە قەڵامی بدەنەوە کە ئەنەه تاوانێکی زۆر گەورەی کردو و زۆر لاڕێی گرتو، ئەڵێن کەسێکە کە یادی لە دایکبوونی پێغەمبەر ئەکا یا ئامادەی یادی لە دایکبوونی پێغەمبەر بووە. ئەمەش لە ڕاستیە نەوعێک لە زیادە ڕەویە. بەعام ئەوان قەناعەتیان وایە کە ئەم کارە کارێکی بیدعەیە و زیاتر زەقبوونەوەی لە سەردەمی وەکو باسم کرد ئەم ئەخیرەیە لە تاریخ و مێژووی دەوڵەتی سعودیە زەق بۆتەوە. ئەو زانایانی کە ئەڵێن یا ئەو تەرەفەی تری کە ئەڵێن ئەمە سوننەیەکی حەسەنەیە، کۆمەڵێکی تر لە زانایانن هەر لە قەدیمە و لە دێر زەمانە فەرموویانە دروستە و بۆ نمونە هەر ئەو زانایانی کە لە سەردەمی دەوڵەتی مزەفەرەدینە لە هەولێر کە هەبوون و لە دەوروبەری ئەوە بوون و کارەکەی ئەویان بەپەسەند زانیوێت، تەنانەت هەندێکی زۆر لە زانایان وەکو ئیبن الجەوزی و کۆمەڵێکی زۆر لە زانایان کتابیشیان لەسەر نووسیوە و بە هەدیە ناردویانە بۆ هەولێر. و لە پاش ئەوانیش طبعا ئیبن حەجەری عەسقەلانی ئەوە ئیبن حەجەری هەیتەمی و ئیمامی نەوەوی و بگرە هەتا دێتە ئەم زەمانە کۆمەڵێکی زۆر لە عولەمایان کە ئەگەرچی من یعنی زۆر بەهینی نازانم، یعنی بە پەسەند نازانم من ناوی عولەما بێنین لە مەوزوعە، مادام مەسئلەکە وەکو چۆن بڵێ پەیوەندی بە ئەدیلەی شەرعیەوە هەیە، بەس حەزەکەم هەر بۆ ڕوونکردنەوە ئەڵێم ناوی ئەو عالیمانە ئەڵێم لە هەردوو تەرەف. هەتا ئەمڕۆ لە زۆربەی وڵاتانی ئیسلامیە ئەم یادە ئەکرێتەوە، بەڵگەی ئەوانەش کە بە دروستی ئەزان و بە سوننەیەکی حەسەنەی ئەزانن بەو مەرجەشتی ناشەرعیتیان نەکرێت و کاری ناشەرعیتیان نەکرێت، شتێکی حرامی تیا ئەنجام نەدرێ و یادەکە وەکو بکرێ بە وەسیلەیەک بۆ زیاتر پەرەدان بە سونەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەوانەی کە وایان فەرمووە بەڵگەکانیان بریتین لەوەی کە ئەڵێن لە ئاەتی قورئانە ئاماژەی پێکراوە، لە ئاەتی قورئانە لە چەندەها ئاەتی قورئانە ئاماژەی پێکراوە، لەوانە مەثەلەن ئەو ئاەتی کە خوای تەعالی لە سوورەتی یونوسە ئاەتی 58 ئەفەرمێ قل بفضل الله وبرحمته فبذلك فليفرحوا هو خير مما يجمعون. بڵێ ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە مسلمانان بە فەزلی خوا و بە ڕەحمەتی خوا دڵخۆش ببن و دڵخۆشی بنوێنن، ئەوە چاکترە لەوەی کەوا کۆیەکەنەوە. دیارە ڕەحمەت لەیرە کۆمەڵێک لە عولەما
لمفسرين بولي كان دعوة وكبي غمري خواه صلى الله عليه وسلم وما أرسلناك إلا رحمة للعالمين ولحديث شهات وإنما أنا رحمة مهدات دیارە پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕەحمەتەکەیە کە هەتا ئەگەر بە بارانیش لەیەکی بدەیتەوە یان بە هەر ڕەحمەتێکی تر لەیەکی بدەینەوە ڕەحمەتەکە ئەتوانرێ ئەوانەشی بەر بکەوێ و پێغەمبەریشی بەرەکەوێ یعنی کەوابوو هەموو خۆشیەک هەموو ڕەحمەتێک دروستە ئینسانی مسلمان بەڵکو فەلیەفرەحوا کە ئەمریشە حەقە ئینسانی مسلمان دڵ بە ڕەحمەتەکانی خوا خۆش کات. و ابن سعدي لتفسيركيا أليت عبد الرحمن السعدي لتفسيركيا أليه هيج رحمتك أو ندي أو جورانية ك هيج أو جورانية وجيد الخوشينية كوا أو لو روجيك في غمري خاص صلى الله عليه وسلم دايق بوت يا ولو روجيك رسالة بوهاتوا كوابو يعني رحمتك لو جورتر نییە کە خوای تعالی پێغەمبەری آخر زمان ئەنێری ئەو پێغەمبەری کە وعدی لە هەموو پێغەمبەران وەرگرتووە ئەگەر لە کاتی ئەوانە هاتن ئەبێ ئیمانی پێبهێنن و شوێنی بکەون و سەری بخەن و پابەندی فەرمانەکانی ببن. یعنی پێغەمبەرێک ئەوەندە مەزن بێ شایستەی ئەوەیە کەوا ئینسانی مسلمان دڵی پێخۆشکا و خۆشی بۆ بگێڕێ. هەروەها لە سوورەتی ئیبراهیم ئاەتی 5 خوای تعالی أفرمي وذكرهم بأيام الله لباسي بيغمر موسى صلى الله عليه وسلم صلاة وسلام لخوي ولا لبيغمري خوا أو همو بيغمراني تريش به كوايادي روجا قوركاني خوا بيري قومكانيان بكانوا يادي روجا قوركان وكو روجي بدر وكو ڕۆژی سەرکەوتنی موسا بەسەر فیرعەونا وەکو ئەو ڕۆژانە بیخەنەوە بیری قەومەکانیان بۆەوەی لە بیریان بێ و یادەوەری بکەن و بە گەورەی بگرن ئەو ڕۆژانە چونکە ڕۆژی نەسڕەتی خوای پەروەردگارە ڕۆژی سەرکەوتنی حەقە بەسەر ناحەقە ڕۆژی سەربەرزی مسلمانانە ڕۆژی شکستی کافرانە و بێگومان یعنی ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەریش صلی الله عليه وسلم هەر لەو ڕۆژە گەورانەیە. وابن عاشور لكتابي لتفسير تنوير وتحرير كيا الله ومنه اتخذ العلماء هذا يعني يوم ولادة النبي صلى الله عليه وسلم يعني يوما يحتفلون فيه. يعني ابن عاشور كما قاله ابن عاشور يعني أو ما بس ابن عاشور ليلة أويك هلو آيتوا خويت علمايان وزانيان إسلام رجل دايقبوني بيغمريان صلى الله عليه وسلم برز راقرتوا ويادي أكانوا وهروها لأحاديثي بيغمريشا صلى الله عليه وسلم جقل القرآن لأحاديثي بيغمريشا صلى الله عليه وسلم آما جي بيكراوا بونمنا يعني بيغمري خوشويسمان كاتي برسياري ليكن لچی ڕۆژێکە یان ئەی پێغەمبەری خوا بۆ ڕۆژی دووشەممەهای بە ڕۆژوو پێغەمبەری خۆشەویستمان صلى الله عليه وسلم فەرمووی ذلك يوم ولدت فيه يعني ڕۆژێکە تیا لەدایک بووم. ئەی دیارە ئەگەر گرنگ نەبێ ئەگەر ئەهەمیەتێکی نەبێ ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەر صلى الله عليه وسلم کەی شایستەی ئەوەیە کە پێغەمبەر صلى الله عليه وسلم تایە ڕۆژ و بگرێت. دیارە ڕۆژێکە کە شایستەی یادکردنەوەیە ڕۆژێکە شایستەی یادکردنەوەیە. ئیتر ئەو برا بەڕێزانە یان ئەو زانە مەلا بەڕێزانە کە ئەڵێن دروست نییە مەقسەدیان لێرە ئەڵێن پێغەمبەر ڕۆژووی گرتووە مەسا حەفلەی نەگێڕاوە. مەبەستەکەی ئێمە لێرە مەبەستەکەمان ئەوە نییە چی بکرێ لەو ڕۆژە. مەبەستەکەمان ئەوەیە یادکردنەوەی ئەو ڕۆژە دروستە یا دروست نییە. ینی پێغەمبەر صلی الله علیه و سلم یادی ئەکاتەوە ئیتر بە ڕۆژوو بێ بە نوێژ بێ بە خێرکردن بێ بە سەدەقە بێ ئیخۆ هەموو ئەمانە کە ینی ڕۆژوو عیبادەتەوە هەموو ئەمەکانی ترش هەر عیبادەتێکە کە لە یادی ئەو ڕۆژەیە ئەنجام دراوە. هەروەها لەو ڕۆژەی کە ئەو ئەحادیثە ئیبن حەجەری عەسقەلانی لە شەرحی ئەو حەدیثەی کە لصحيح هاتوا كخواي تعالى حديث عاشوراء ك پیغمبری خوشویستمان صلی الله عليه وسلم پرسیار لە یەهودەکە بۆ ئەلەم ڕۆژەهان بە ڕۆژ و ئەڵێن ئەوە ڕۆژێک کە خوای تعالی موسای بەسەر فیرعەونا سەرخست بۆیە ئێمە ڕۆژووی تیاگرین. پێغەمبەری خۆشەویستیشمان صلی الله عليه وسلم فەرمووی نحن أحق بموسى
ئێمە حەقترین بە موسا ئەو برای ئێمە و لەسەر دینە حەقەکە و ئێمەش لەسەر دینە حەقەکەین بۆیە ئێمە حەقترین و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕۆژووی گرت لەو ڕۆژە و ئەمری کرد بە مسلمانان ڕۆژووی تیا بگرن. ئیبن حەجەری عەسقەلانی ئەڵێن ئەمە بەڵگەیە کە ئێمە ئەتوانین ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله علیه و سلم بە گەورە ڕابگرین و یادی بکەینەوە چونکە ئەویش ڕۆژێکە لە ڕۆژە گەورەکان. هەروەها لە سەردەمی خۆشیە لە سەردەمی ئەو پیاوە بەڕێزەی کە مەلیکی هەولێر بۆ لەو کاتە کە ئەم کارەی ئەنجام داوە و خێر و سەدەقاتێکی زۆر زۆری لەو ڕۆژە یادی ئەم ڕۆژەی کردوێتەوە ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله علیه و سلم یان خۆ مەبەست تەنها ڕۆژی لەدایکبوون پێغەمبەر نییە صلی الله علیه و سلم چونکە حتا لە لەدایکبوونەکە خلافە ئایا دوی ڕەبیعی دووەمە یا چوارە یا هەشتە یا دوانزەیە یا بەڵام ئێمە بەستەکە ڕۆژەکە نییە ئەگەر چی هەکثەری عولەما لەسەر دوانزەن مەبەست ڕۆژەکە نییە مەبەست ئەو مانگەیان مەبەست هەر خۆشیە کە بنوێنی بەوەی کە خوای گەورە پێغەمبەری ناردووە صلی الله علیه و سلم و هێناوەتە دنیاوە. لە ڕاستی ئەوە لە سەردەمی خۆیان عولەما هیچ ئینکاریان لەو مەلیکە و پاشا بەڕێزە نەکردووە بەڵکو تەئیدیان کردووە و کتێبیان نووسیوە و بە باشیان زەوێ ئەوە نەوعێک لە ئیجماع توانی بڵێ ئیجماعی سکوتیە لەو سەردەمە کە زانایان هەیان بووە. ئەمانە هەمووی ینی بەڵگەیە لێکن لە حەقیقەتە ناتوانرێت ئینکار بکرێ ناتوانرێت بخرێتە کنار و ناتوانرێت بوترێت ئەم مەسئلە بدعەیە و مەسائلی خلافی نییە و هەمومان ئەزانین پرسیار لە هەموو ئەو برایانە بکەن کە ئەم مەسئلەیە کە ئوسوولە یا فروعە ئەوان ئەڵێن بەتەئکید ئەبێ بڵێن مەسئلەیەکی فەرعیە کە مەسئلەیەکی فرعیە قابل بە ئیجتیهادە قابل بە ئیجتیهاد نییە بەتەئکید قابل بە ئیجتیهادە کە قابل بە ئیجتیهاد بێت و خلافی لەسەر بۆ لە سەردەمی قەدیمەوە ئیجتیهاد کراوە و دوو نەوع ئیجتیهاد کراوە و ئیتر کێ ئەی پێکێت دوو ئەجری هەیە و کێش نەی پێکە ئەجرێکی هەر هەیە ئەجری ئەوەی کەمان دوو بۆ ئیجتیهادی کردووە ئیتر بۆ مەسئلەکان گەورە بکرێتەوە بۆ بگات بە سنوورێک کە ببێتە هۆی تەفریقە و جیاوازی و دووبەرەکی لە نێوانی موسڵمانانە ئەگەر بیانوش ئەوە بێبووتێ لەو ڕۆژە شتی ناشەرعی ئەکرێ بۆ نمونە دەف لێ ئەدرێت لە مزگەوتەکانە خۆ دەف لێدان لە سەردەم پێغەمبەریشا بۆ صلی الله علیه و سلم و دەف لێ دراوە و پێغەمبەر ئینکاری نەکردووە و ئەگەر بوترێ شتی تر ئەکرێ یعنی یان کەسانێک مەسەلەن لەوانەیە شەریک بۆ پێغەمبەر بۆ خوا قەرار بدەن پێغەمبەر بکەن بە شەریکی مەسەلەن لە کاتی سەربڕینی حیوانە مەسەلەن بڵێن ئەمە مەولودیە خۆ قەزدی خەڵق مەولودیە مەبەستیان ئەوەیە گوێزەبانەیە بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەنجامێدن خۆ قەزیان ئەوە نییە وەکو وایە کە مناڵێکیان ئەبێت لەدایک ئەبێ گوێزەوانەی بۆ ئەکەن خۆ قەزدیان ئەوە نییە و مەبەستیان ئەوە نییە کە ئەمە ئەکرێ بە شەریکی یعنی مەسەلەن پێغەمبەر بکەن بە شەریکی خوا هیچ کەسێک کاتێ مناڵی ئەبێ و گوێزەوانی بۆ ئەکا و مەولودی بۆ ئەکا قەزدی ئەوە نییە کە ئەو مەولودە کە لەدایک بووە ئەو مناڵە کا بە شەریکی خوا خۆ بۆ مەولودەکە ناکرێ ئەمە شکرانەیە کە بۆ خوای گەورە ئەکرێ ئەو شیرینی و خواردن و ئەمانە کە تەوزیع ئەکرێ هەمووی شکرانەی خوای پەروەردگارە کە خوا پێغەمبەری بۆ ئێمە ناردووە ئاخر ئەبێ شتەکان ڕوون کرێتەوە ئێمە خۆ ناوێ خۆڵ بکەینە چاوی خەڵکی خۆ نابێ خەڵک بخەڵەتێنین خۆ ئەگەر قەزدیش ئەوە بێت کە ئەمە لاسایی یەهود و نەسارایە لاسایی یەهود و نەسارا لە هەمووش لەو شتانەیە یعنی لاسایی یەهود و نەسارا حرامە کە شتێکە ئەوانی پێ مميزة يعني شتێکی ناشەرعیە ئەوان کردویانە کە يعني کە پێی ئەناسرێنەوە وەکو بۆ نمونە خاچ بدەی لە سێنگت بەڵام ئەگینا زۆر شت هەیە یەهود و نەسارا ئەیکەن و ئێمەش ئەیکەین بۆ نمونە باوەڕبوونی ئەوان بەخوا ئێمەش باوەڕمان هەیە بەخوا ئەوان جەژنیان هەیە و جەژنە گێڕن بە مناسەباتەکانی خوان ئێمەش جەژنە گێڕین ئیتر خۆ کەس نەیوتوە جەژن حرامە بیدعەیە لەبەرەوەی لاسایی یەهود و نەسارایە کەوا بوو مەرج نییە هەموو لاساییەکی یەهود و نەسارا حرام بێ و ئەمەش هەر بەڵگە نییە و نابێ بەڵگە المهم يعني بكورتي يعني والله أعلم يعني أتوانريت بودري هر کەسێک يعني ئەم یادە ناکاتەوە و بەپەسەنی نازانێ با بۆ خۆی نیکاتەوە و ئیجتیهادی وایە کە ئەم یادە نابێ و ناشێ با نیکات بەڵام گەورەی نەکاتەوە و مسلمانانی تر بە مبتدع و ضال و گمڕابوو نەزانێت لە کاتێکە کە خۆشیان شتی يعني بۆ نمونە ئەو مەلایەنەی لە سعودیە خوای تعالی لە هەمومان خۆش ببێ کاتێک ئەڵێن یادی لە دایکبوونی پێغەمبەر صلی الله علیه و سلم بیدعەیە هەر خۆیان بۆ خۆیان بۆ نمونە یادی
ڕۆژی سەرکەوتنی ئال سعود و گرتنەدەستی پاشایەتی لە وڵاتە کە ئەوان پێڵێن عید الوەتەنی یان یەوم الوەتەنی ئەوان بە دروست ێزانتیایە حەفلە و ئاهەنگ بگێڕێ و یاد بکرێتەوە و هەروەها هەفتەی ئەسبوعی محەممەد عەبدولوەهاب بەڕەحمەت بێ ئەوان بە جاییز ێزانن ئیتر باشە ئەمە چی فەرقێکی لەگەڵ ئەمیتریانە بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم ناجایزە بۆ ئەوان جایزە هەموو پرسیارە بەڕاستی ئینسانی عاقڵ ئەیکات لەو زانایانە یان لەو مەلایانەی ئەو وڵاتە ئیتر مەسئلەکان با زۆر گەورە نەکرێتەوە ینی حەج لە حەجمی خۆی گەورە نەکرێتەوە مەسئلەیەکی خلافیە کێ نایکات ئەهلەن وسەهلەن با نایکات کە زۆری لە کەس نەکردووە و کێش ئەیکا بۆ خۆی ئەیکات و قەنەعەتی پێی هەیە مادام شتەکان مەسئلەیەکی خلافی و ئیجتیهادیە و ئەگەر شتێکی ناشەرعیش کرا ئاگادار بکرێتەوە کەسێک ئەگەر پێغەمبەری کرد بە شەریکی خوا یەکسەر پێ بوترێ کاکە پێغەمبەر عەبدە و مەخلوقی خوایە و خوایش خالقە و معبودە و هیچ کەسێک نابێ بکرێ بە شەریکی خوا و ڕوون کرێتەوە ئەو مەسەلە ڕوون کرێتەوە نەوەک یعنی خۆ ئەگەر یان مەسەلەن ئەگەر ناشەرعی و شتی گوناحی تیا کریا خۆ لە جەژنانیشە گوناح ئەکرێ و تۆ ئاماژە بە گوناحەکانەکەی کە لە جەژن ناکرێ ناڵێی جەژن بیدعەیە لەبەرەوەی گوناحی تیا کرێ لەمەشە لە یادی لە دایکبوونی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەگەر گوناحێکرا بڵێ ئەوە گوناحە بەس مەڵێ یادەکە دروست نییە بکرێتەوە بیدعەیە و گومڕاییە و سەر لێ شێوانە و هەر کەسێ بیکا مبتەدیعە و ئیتر ئەمان لە ڕاستی ئەم کەلیمانە باش نییە و جوان نییە و لەوانەیە دوژمنانی ئیسلام دەستێکیان لە پشتیەوە هەبێ لەوانەیە بەکار بهێنرێ بۆ شتی خراپ داواکارم خۆی گەورە بۆ خاتر ناوەجوانەکانی خۆی بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆی تەوفیقی هەموو لایەکمان بدات و دڵمان ڕووناکاتەوە بە نووری ئیسلام و نووری قورئان و خۆی تەعالا تەبایی و خۆشەویستی و برایەتی بخاتە نێوانمانەوە و دوورمان خاتەوە لە هەموو کار و گفتاری و ڕەفتارێک کە ببێتە مای ئەوەی خوا پەنامان بدە تەفریقە و پەرتەوازەی و دووبەرەکی بچێنێ لە نێوانمانە وصلى اللهم على سيدنا محمد وعلى آله وصحابته أجمعين